والله ئەوەی ڕاستی بێت تۆ زەگیشی زەرویمان پێێتی بە جەمال بەراز چەکلی بێ احترام ناکەی بۆ خاتی خوا کوڕەکە کوژی کاک جەمال کوڕە من جەمالی خاڵە بەکرم ڕۆڵە بوان لێ هات پیاوێکە لێرە ئەوە عەرەب و تۆزێ کوردی ژەزانێ ناوی قەندەهارە و خوشکەکەشی ناوی حوڕیە ئەڵێن هاتون لای جەنابتن لە خەڵوز بلورەیە چلورە سەلام عەلەیکوم چی باوکە چییە و کاک ئەمەنە بێغیرەتیش بیتێکی خۆی کرد بۆ ناو کولانە سەنجێکا بە زۆر هێنایە دەرەوە بە فەتڕیانەی کەسا ڕێگلەوە تۆزی ئەدە بتیا بێ باسی چیەکە هەتاکو ئەو قەنەهارە نەدۆزمەوە تۆ لز لە ژن نایی کاکەوە کوڕەکەت بووم بووە لێ ڕۆم ماڵی عاشقەکەم جاوتی بە تەلەفۆن باوکم کە پێی بڵێ ڕەشێکی کە لە زلە کەواتە تۆ پیاو کوژی چی؟ درۆ ئەکات ئەمە هەر تێ بەکرد کونە درۆ پرۆگرامی گەرمەسات دووشەممە کاتژمێر 9 شەو